لەسەر خستەڕووی دۆلار هەروە بارودۆخی دارایی عێراق لەگەڵ دکتۆر زیا موحسین شارەزای ئابووری لە کەرکووک گفتوگۆکەم. کاک دکتۆر لە بابەتیەوە دەست پێ بکەین بۆچی بانکی ناوەندی بڕی خراوەڕووی دۆلاری لەم ڕۆژانە کەمتر کردوێتەوە تەنانەت گەیشتۆتە 80 ملیۆن دلار بۆ ڕۆژێک کە پێشتر زیاتر بوو لە 200 ملیۆن دلار. منای خۆی گەورە مێرەبان سەرەتا سپاسی کەناڵەکەتان دەکەم بۆ میێنداریکردنم. لە ڕاستیدا فرۆشی بانکی مرکزی بۆ دراوی بیانی لە هەفتەی ڕابردووە و ڕێژەکەی کەمی کرد و تەنانەت ئەم هەفتەیەش بە ڕێژی کێجگار زۆر پێم وە بێت فرۆشی دوێنێ 80 ملیۆن دلاری تێنەپەڕانتە. لە ڕاستیشدا ئەوەش مای نیشانەیە بۆ زۆر شت. ئێوە خۆتان باش دەزانن گەنجینەی ئەمریکی چەند بانکێکی عێراقی خستۆتە ژێر بەندی ڕەشەوە خستۆتە لیستی ڕەشەوە نزیکەی 3 بانکمانێک کە خنۆتە لیستی ڕەشە لەلایەن گەنجینەی ئەمریکیەوە. ئەمە کاریگەری نێرێنی هەبووە لەسەر کۆی بانکەکانی تر. ئەوەش لە ترسی ئەوەی کە سزاکە ئەو بانکانش بکرێتەوانەوە بخرێنە ناو لیستی ڕەشی گەنجینەی ئەمریکیەوە. چونکە خۆتان دەزان وەزارەتی گەنجینەی ئەمریکی هیچ بانکێک ناخاتە ناو لیستی ڕەشەوە ئەگەر کاری شۆردنەوەی پارەی نەکرده بێتە. من دەزانم ئەو 3 بانکێک کە خراونەتەوە لیستی ڕەشەوە لە بنەڕاتدا خراپبوونە لیستی ڕەشەوە و سزادرا بوون چونکە گومانی شۆردنەوە سپێکردنەوەی پارەیان لەسەر بوو. ئەوەش وای کرد کە بڕی خراوە ڕووی دۆلار بە شێوەیە کەم بکات. ڕەنگە ئەوە لەلایەکەوە شتێکی باش بێت بە ئابووری عێراقی. بۆچی؟ چونکە تۆ دەزانیت و هەمووانیش دەزانن ئابووری عێراق بە شێوەی سەرەکی پشت بە هاوردەکردن و بانکی ناوەندی دەبەستێتە بۆ حواڵەی دەرەکی. بۆیە کاتێک کە پارێک نەبێت بێتە دەرەوە واتە دەوڵەت دەستی کردووە بە کۆنتترۆلکردنی دەریچەکانی بە قاچاقبردنەوەی درا و سنووردارکردنی جوڵەکەی. ئەوە شتێکی باشە بۆ ئابووری عێراق. بڵێ باشە حکوومەت عێراقڵێ ئەو بانکانە پەیوەندیان بۆ کە دەستکاری بەهای دینار و دۆلاریان کردۆ لە بەرژەوەندی خۆیان. لە ماوەی ڕابردووش ئەم جۆرە گەندەڵیە لە بەهای دینار و دۆلار هەبووە لە عێراق. پێتان وابێ بە بلۆککردنی ئەم 3 بانکە یاخود ئەم 4 بانکە ئیتر یاریکردنی بە بەهای دینار بوەستێ یاری پێوە نەکرێ؟ تەماشاکە بەڕێزم ئەم بابەتیان جیاوازە لە بابەتی بەرزکردنەوەی بەهای دراوی عێراقی بەرامبەر دراوەبیانەکان بە دیاریکراویش دۆلاری ئەمریکی. بۆچی؟ چونکە نوێکردنەوەی نرخی خەرجکردنی دۆلارە لە بەرامبەر دراوی عێراق لە بەرپرسیارەتی بانکی ناوەندی عێراقیە. بانکی ناوەندی عێراقیش پێشتر کاک دکتۆر زیاتر بەستم نرخی بازاری دۆلارەوە کە پێوتێ سعری سووقی. لێرەدا کاری مزارەبەکردن دروست دەبێت لە بازاردا. ئەوە جیاوازە لە فرۆشەکانی بانکی ناوەندیەوە. خۆشتان باش دەزانن لێرەشدا ئەو کارە دەستی پێ کردووە بۆ ڕاکێشانی دراوی بیانی کە لای تاکە کەسەکان هەیە. بۆیە لێرەدا جیاوازیەکەیە. من لێرەدا بات لە بابەتێکی زانستی نەدەکەم، بەڵام دەمەوێت ڕوانەکەی خۆم نزیکمەوە بۆ هاوڵاتیانی ئاسایی کە تەماشامان دەبەتەکەن. من دەڵێم نابێت هاوڵاتیان مل بدەنە ئەو شەپۆلیان ئەو لێشاوی کە لە بازاردا ڕوودەدەچێنکەوە ئەوە مزارەبەیەکە لە نێوە بانکەکاندا وەکو هەوڵێک بۆ ڕاکێشانی و پارەی کە لای تاکەکان هەیە. لەبەر ئەوە هیچ بانکی ناوەندی هیچ نیازێکی نییە بە گۆڕێنی نرخی خەرجکردنی دۆلارە. خەڵکی چەندێ هەوڵ بدەن و پرۆپاگەندە ئەوە بڵاو بکەنەوە کە هەوڵێکە
بۆ گۆڕینی نرخی خەرجکردن و فرۆشتنی دلار ئەوە شتێکە بە هیچ شێوێک ڕوونادا هەرگیز بۆچی چونکە ئێمە داهاتی ئێمە لە دراوی قورس لە ڕێگای فرۆشتنی نەوتەوەیە بۆیە ئابووری عێراق ئابوووریە کە پشت بە فرۆشتنی نەوت دەبەستێ بە پلەی یەکەمە بۆیە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دراوە بیانیەکان کاتێک بەرز دەبێتەوە کە کەرتی ڕاستەقینە و کەرتی پیشەسازی بە شێوەیەکی باش گەشە دەکات و بەرەو پێش دەچێت کەرتی کشتتوکاڵی کەرتی پیشەسازی کەرتە گۆڕانکاریەکان هەچ کاتێک ئەو کەرتانە دەستیان کرد بە بەرهەمهێنان و بەرهەمەکانی خۆیان ڕەوانەی بازاڕی ناوخۆ یان بازاڕی دەرەکی کرد و هەناردە کرد ئەو کات ئەتوانین بڵێن ئابوووریەکی ڕاستەقینەمان هەیە توانای ئەوەشمان هەیە کە دیناری عێراقی بەهاکەی و نرخەکەی و هێزەکەی بەرز بێتەوە بەرامبەر بە دراوە بیانەکە باشە یەکێک لە هۆکارەکانی داوەزانی بەهای دیناری عێراقی لەلایەن بانکی ناوەندیەوە بوو کە بەرهەمی ناوخۆ ببوژێتەوە یاخود بەرهەمی غیرەنەوتی ئەوەی کە پێوتێ نانەوتی ببوژێتەوە بەڵام وەزارەتی دارایی عێراق بەپێی داتاکانی بڵاوی کردوێتەوە لە ماوەی 9 مانگی ڕابردوو لە 96 داهاتی عێراق داهاتی نەوتی بووە تەنها لە 4 نانەوتی بووە بەراورد بە پێشتر داهاتی نانەوتی کەمی کردو هۆکار چی ئەمە ڕوویاوە تەماشاکە بەڕێزم داهاتی با بڵین داهاتی بووجە کاتێک من جۆری داهاتەکانم دەستنیشان دەکەم کە لە ڕێگەیەوە پارە دابین دەکەن بۆ بووجە دەبینم لە دوو ڕێگاوە دێنێ تۆ باسی داهاتی نەوتی و باسی داهاتی نانەوتیشت کردە بەڵام هیچ کەسێک تاکو ئێستا باسی لەوە نەکردووە کە ئەو داهاتە نەوتێش بەشێکی زۆری لە ڕێگەی کۆمپانیا نەوتیەکانەوە دێن کە باش دەدەن کە بۆچی چونکە ئەو کۆمپانیانە قازانج دەکەن لە بازار عێراقی لەبەرەوە دەبێت ئەو کۆمپانیانە باج بدەنە ئەو کۆمپانیا نەوتیانە باش دەدەن کاک دکتۆرەوەی بکە بڵاو کراوەتەوە داهاتی کۆمپانیای سۆمۆ بووە کە لە 1994 بەبێ باجی کۆمپانیا نەوتیەکان بەڵێ 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 من ناڵێم ئەو داتیانە ڕاستنێن ئێمە باس لە داهاتە نانەوتیەکان دەکەینە داهاتە نانەوتیەکان زۆربەی داهاتی کۆمپانیا نەوتیەکانە کە وەکو باج دەیدەنە بۆ نمونە ئەگەر من باجی کۆمپانیا نەوتیەکان کە دەیدەن بە دەستەی باج لای بدەم ئەوە دەبێنم کۆی گشتی داهاتی نانەوتی لە ملیارێک دلاریش نزیک نابێتەوە ئەوەش هەڵەیە بۆچی چونکە ئێمە ئەگەر بینە سەرفرۆشەکانی بانکی ناوەندی بە شێک ساڵانە لە 7 ملیۆن دلار کەمتر نییە بۆیە کاتێک دێم و حسابی دەکەم ئەوە دەبێت داهاتی باجەکان داهاتە ناوتیەکانە لە 10 ملیۆن دلار کەمتر نییە کەواتە 9 ملیۆن دلارەکەی چی لێ 9 ملیۆن دلارەکەی دەچێت تەرگیفانی گەندەڵەکان و حزب سیاسیەکان و ئەو باندانایی کە دەواازە سنووریەکانە کۆنتترۆل کردووە لە هەموو عێراقدا لەبەر ئەوە پێویستە دەبێت دەواازە سنووریەکان کۆنتترۆل بکرێن باجەکان و باجوەرگرتن کۆنتترۆل بکرێت دەوەش باشتر ئەوەیە کە فرۆشەکانی بانکی ناوەندی کۆنتترۆل بکرێت بۆ فرۆشتنی دراوبیانەکان واتە چی هەمووان دەزانن کە فەرمانگەیەکەیە کە فەرمانگەی حواڵەکردن دەرەکیە و کە سەر بە بانکی ناوەندی عێراقیە و دەکرێت دووبارە و فەرمانگەیە چالاک بکرێتەوە کارە بکرێتەوە ئەو کات حکوومەتی عێراقی و بانکی ناوەندی عێراقی ئەتوانن بە بەردێک دوو چۆلەکە بخەنە خوارەوە چۆن یەکەم فرۆشی بانکی ناوەندی کەم دەبێتەوە دووەمش هاوردەکردن لە دەرەوە کۆنتترۆل دەکرێت واتە وڵاتە ئەو بەرهەمانەی کە پێویستی پێیانە بۆ هاوردەکردن کۆنتترۆل دەکرێت پاشان داهاتی باج کۆنتترۆل دەکرێت کە دەڕژێتە نەفەرماگەی باجەوە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر زیا موحسین شارەزای ئابووری و دارایی کە لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو